بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 140. باسی بەهای بڕ پێداچوونەوەی خێرا بەهای هەریەکە لەو بڕانە بدۆزەوە ئەگەر پیتی س بکاتە سێ و پیتی م بکاتە 4. لێرە من چەند بڕەکی جەبریم هەیە، پیتەکان لا دەبەم لە جیاتی پیتەکان ئەو ژمارەی کە هەیە دادەنێم، واتە لێرە دەنووسم ژمارە 3 لە جیاتی پیتی س کۆی دەکەمەوە کۆیەکە هەروەکو خۆی، وە پیتی م دەکاتە 4 ئەوجە دەزانم 3 و 4 دەبیتە 7. بەهای بڕەکە بووە 7. بەو جۆرەی پیتەکان لا دەبەم ژمارە لە جیاتی دادەنێم. لێرەش هەروە 2 هەر بەخۆی نووسرایە، هیچ لێرە نییە کەواتە بەخۆم دەبی بزانم ئەوە هێمای لێکدانە. لە جیاتی پیتی سێی دادەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ 4 کە پیتی مەئە. ڕیزیەتی کردارەکان یەکەم جار 2 جاران 3 دەکاتە 6، ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 4 یەکسانە بە 10. ئەوە بەهایەکەم دەرهێنا کە دەکاتە 10. بەو جۆرە خوێندکارژیر دەتوانێت پرسیارەکانی کەماینە شیکاریان بکەی. ئەمن تەنیا پرسیاری 5 شیکار دەکەم. 3 لێرە دەنووسمەوە وەکو خۆی، جارانی پیتی س دەکاتە 3 دیسان، کەمەکەی وەک خۆی دەنووسمەوە، دیسان سەیەکەی دەنووسمەوە، جارانی پیتی م دەکاتە 4. ئەوجا لە هەنگاوی دووەم 3 جاران 3 یەکسانە بە 9، کەمەکەی وەک خۆی دەنووسمەوە 3 جاران 4 یەکسانە بە 12. ئێستا وەکو ئەوەی وایە دوو ژمارەم هەبی، یەکەچیان پۆزیتیڤە هەرچەند نەنووسرایە، ئەوی دیشیان نێگەتیڤە دەگەڕێتەوە لۆ 12، کەواتە ژمارەکان لێک دەردەکەم. 12 لێ بڕوا 3 هێمای ژمارە گەورەکە کە 12ە، هێمایەکەش کە سالی بوو نێگەتیڤە لە پێشی ژمارەکەی خۆم دادەنێ. بەهایەکە یەکسانە بە کەم 3. بەو جۆرەی دەتوانم بەهای بڕی جەبری ببینمەوە بە لە جیاتی دانان. ئێستا دێمە لای ئەو نووسینە. کەیوان فرۆشگای قوتابخانەیەکی بەکرێگرت بۆ ئەوەی قازانجەکەی ببینیتەوە و بدۆزێتەوە. بڕی جەبری، کام بڕە جەبر؟ س کەم سادی بەکارهێنا. کاتێک س دەستکەوتە فرۆشراوەکان دەنوێنێ و پیتی ب چ دەنوێنێ؟ پیتی ب نرخی کاڵاکان دەنوێنێ و پیتی ساد تێچووی بەرگکردن و وردیە خەرجیەکان دەنوێنێ. ئەوە زانیم هەر پیتەی چ دەنوێنێ. ئەوجا ئێستا کە ئەمن بڕە جەبریەکەم هەیە، دەزانم ئەمن ئەگەر سئی بینم کەم بئی بکەم و دوایە کەم سادی بکەم قازانجم دەست دەکەوی. قازانجەکەی بەو جۆرە دەبینمەوە، بەڵام دەبی پیتەکانم هەبی. لە مانجی کانونی یەکەم کەیوان 127,000 دیناریدا لە نرخی کڕینی کەلوپەل. ئەم دەبی یەکسەر بزانم ئەوە پیتی بئە، چونکە کاڵا و کەلوپەل یەکشتە، نرخی کاڵا. دوایە 50,000 دیناری تێچووی بەرگکردن و خەرجی، ئەوە ئاسانەوە دەزانم پیتی سادە. ئەو جا فرۆشتیەوە دەزانم پیتی سینە کە فرۆشتیەوە بە 905,000 دینار. ئێستا ئایا قازانجەکە چەندە؟ ئێستا ئەمن بڕە جەبریەکەی دەینم لە جیاتی پیتەکان ژمارەکان دادەنێم و قازانجەکەی دەبینمەوە. لە جیاتی پیتی س دادەنێم 905، لە جیاتی پیتی ب چ دادەنێم 127، و لە جیاتی پیتی ساد 50 دادەنێم. کەمەکان بێگومان دەینمە خوارێت، چونکە کەمەکان بەخۆی لە بڕا جەبریەکە هەیە. ئێستا دوو ژمارە ئەژمێر دەکەم. یەکەم جار ئەو دوو ژمارەیە 905 127 لێ بڕوە دەکاتە 778. ئەو جە
کەم پەنجایەکەی دەینوە خوارێ لە هەنگاوەکەی دیکە 778 پەنجای لێ بڕوە کردیە 728,000 دینار کە قازانجی کەیوانە لەو مانگەی. ئەوە بەو جۆرەی بڕە جەبریەکەم بەکارهێنا و لە جیاتی دانانیشم بەکارهێنا هەتا ئەو شتەی دەمەوێت لە بڕێ جەبرێکی ئەو جە بزانە قازانجە بزانە تێکرایە هەرچبی بینمەوە. دەتوانی بەهای بڕەی جەبری بدۆزیەوە بە پێی بەهای جۆرا و جۆری گۆڕاوەکان. هەندێک جار لە هەمان پرسیار یەک بڕی جەبریم هەیە بەڵام گۆڕاوەکان دەگۆڕدرێن بۆ وێنە لێرە هەندێک جار سێە دوایە دەگۆڕدرێ دەبیتە 2 دەگۆڕدرێ دەبیتە 1 دەگۆڕدرێ دەبیتە 0 ئەمن دەبی بەراورد بکەم ئەو بڕە جەبریەی من بەهایەکەی چی لێدێ کە گۆڕاوەکە دەگۆڕدرێ دەچم دەنووسم ئەو گۆڕاوەی کە دەمەوێت لە جیاتی دانێم لێرە دەمەوێت لە جیاتی پیتی ژمارە 3 دانێم کە ژمارە 3 دانا بەهایەکە دەبیتە 19 ئەو جارەی دەچم لە جیاتی پیتی ژمارە 2 دادەنێم کە ژمارە 2 دانا بەهایەکە دەبیتە 15 پاشان دەچم لە جیاتی پیتی 1 دادەنێم کە یەکم دانا بەهایەکە ئی هەموو بڕە جەبریەکەی بووە 11 ئەو جارەی سفری دادەنێم کە سفرم دانا بەهایەکە هەمووی بووە 7 کەواتە بەو جۆرەی دەتوانم بەراورد بکەم بڕە جەبریەکەی من چی لێدێ کە گۆڕاوەکە دەگۆڕێ. هەمیشە ئەوەی لەسەرما لە جیاتی دانان ئەوجا ڕێزیەتی کردارەکان پاشان بەهای بڕەکە دەبینمەوە. زۆر گرنگە کە ئەمن بزانم لێرە هێمای جاران هەیە لە مابەینی پیت و ژمارە بەڵام نەنووسرایە بەخۆم دەبی بینووسم بەخۆم دەبی بزانم ئەوە جارانە وا بزانم ئەو لاپەڕەیە تەواو بوو. خوێندکاری ژیر زۆر کەمبوو لاپەڕەیەکی ئاسان بوو. لەوانەی داهاتوو دێمە کۆتاییوانەکە و لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 141 دەکەم هەتا ئەو کات هەر خۆش بی.